مژدە بۆ هەموو کوردانی سکۆتلەندا و کلاس. دوو خاتوونی کورد فرۆشگایەکی شیرینی کوردیان کردوتەوە کە بە دەست و پەنجەکانی خۆیان هەموو شیرینەکان دروست دەکەن. وەرن با پێکەوە ئەم فرۆشگایی ببینین و بیان دوێنین. سلام علیکم. باشی خاتون گیان حالت؟ قربانه باشی عزیز. طبعا زۆر پیرۆزە بۆ ئەم پرۆژە جوانی کە دانا. ئەمە چەندێکە بێن پرۆژێتانی ئەم دوکانتانەیە؟ ماوەی 6 مانگە کردومانەتەوە. ئەی شکر باشە؟ ئەلحەمدولillah. مشتەرەکانتان زیاتر خەڵکی کوێن؟ وەڵا تێکەڵا هەموو قەومێک دێن. ئەی کەیەن ئەم کولیچە و شتانەشە خۆن؟ بەڵێ چونکە ئەمە هەموو ڕۆژێ بە تازەی دروستیان دەکەین. خۆتان دروستیەکەن؟ هەموو ڕۆژێ بە خۆمان دروستی دەکەین. ئاو ئافرین. هەموو ڕۆژێژی تازە دروست دەکەین. ئیکۆ نایەڵینەوە. ئەی ئافرین. لەوانێ نەمێنێتەوە تاوەکو. هەر ئەوەندە دروست دەکەین کە دەزانین ڕۆژانە سەرفیاتیان چەندە و ڕۆژانە چوومەزە دوکانەکەمان هەر لە بیدایەت کوتمان بە تازەی پێشکەشی خەڵکەکە دەکەین هەر ئاوا بەڕێمان کردووە. والله ئافرم یعنی هەتا کو بڵێ دیزاینێکی جوان شەرساتەکەمان لە کوردستان هێناوە لە سلێمانی. هەر گوڵە بە ڕۆژەکەی نەخسانە ئەو من خۆم زۆر حەز لە گوڵە بە ڕۆژەیە. ئەی دەستان خۆش یعنی ئێستا ئەمانە هەمووی خۆتان دروست دەکەن. ئەی خەڵک چۆن بتوانێ ئەمانەت پەیوەندیتان پێ بکەن لەسەر ئەمانە؟ ئایا بڵین ئۆردەرەکەن بۆ خەڵک؟ لە ئێستادا ئۆردەرمان نییە بۆ بۆیان بنێرین، بەڵام ئیشاڵە لە داهاتوێکی نزیک، بەڵام شوێنەکەمان دیارە ئیمە دوکانە هەر کەسێک ئارزووی کرد و ڕقمەکەمان هەیە، ناونیشانەکەشمان زۆر دیارە، ئیشاڵە هەر کەسێک ئارزووی کرد بە بەسەردانە. ئینشاڵڵا. خۆشی سواس. ئەی ئەم نانە تیریش ئەویش خۆتان کردوتانە؟ ئێمە بێجگە لە شیرینەکان نانی تیریش دروست دەکەین. ئەی هەروەها بەتەمان ئیشاڵە برێکفاستیش دابنێین، کەلانە دروست دەکەین، کولێرە و شتی بیان دروست دەکەین. بەڵێ. ئەی لەستان ساغ بێ. بیرۆکێکی زۆر جوانە لەبەرەوەی گڵاسگۆ تێدانێ لەو بابەتە. هەموو شتێکی کوردستان بی و هەموو شتی کوردی دروست بکەن. زۆر کەلانەکەیانم زۆر پێخۆشە. زووە دێم لەگەڵ هاوسەرەکەم کەلانەی دەخۆین لێرە و هەموو شتەشیان بەڕاستی تایبەت و فرێشە. هەموو ڕۆژ بەنوێتی دروست دەکرێ من لە نزیکەوە ئاگاداریان و ئیشەڵڵا سەرکەوتوو دەبن. وەرن ئالێرە ئەم شیرینیانە بکرن هاوە ئێستا تەوا بوو سەیریکەن هاوڕێن. پێدان پەنجەی کچان. ئێمە لە دوکانێکی ئێمە بەردەستە کە هەموو ڕۆژە شەرۆک و پاکلاوەکانی تر و شیرینەکانی تر بە تازەی. ئەڕوا زۆر ئەڕوا ئەوە خەڵک زۆری حەزێر. ئەنجا خاتون ئەگەر یەکێک بێوێ بڵێن مناسبەیەکی هەبێ و سینێکی ئاوای بوێ تەلەفۆنە بۆ بکەن و پێشتر پەیوەندیمان پێ بکەن، پێمان بڵێن داواکارەکەیان چیان دەوێت، ئێمە بەسەرچاو سەعاتێک 2 سەعات زووتر بۆیان ئامادە دەکەین. زۆر چاکە. ژمارەی ئێرە چەنە پەیوەندی بە چ ژمارەیەکە بکەن؟ پەیوەندی بە ژمارە 074 5011 1974. هەر زۆر کۆدەکەشمان G22 5JN. هەر زۆر چاکە. هەر سەرکەوتوو بن خاتون گیان. زۆر خۆشحاڵ بووم و شانازیتان پێوەکەم دوو خوشکی جوان بتوانن پرۆژێکی ئاوا لە ناو جەرگەی گڵاسگۆیە دابنێن. هەر سەرکەوتوو بن عەزیزم. خواتان لەگەڵ بێت. جا هاوڕێیان ئەمە مارکێتی سوڵتانە لە تەنیشتێوێتی ڕێکەوەتان.